بريم تشتا الحمد لله ما كاريام ببناية دويل البطولة ده فرت هوكي بناية ياكي هم بناية دويل ما منافسة كباج جكر وما كاريز ده جولاجيش نادي قرابينم وافدي سالم البياك من بناية دويل وإن شاء الله صالاتي أمي بلا ياكي جيو دست خوفاينه. سپاس بخوا که پارم شاین ناسناو خلا کردستان بدست خواه بین است و که راه نه یکم جاره سپاس بخوده و که یاریزان آفرد اکید شام شان یاریزان کر جکیم تنینه لی بیت دفمه هستی یار ترا قرص ترا سرداری دیال و پترم ماندید بن ادگال یاریزانا کچلی سراره و همی ماندی بونا انجامتین که کردستان چندین یانن باشنه چندین یاریزان باشنه و که آفرد دهوی الزاخو السليماني الهوليري حلب چه یاریزانت باشه تاتین اولی چندید گهینت کو یاریزان آفرشید خوبین تا پیش اگر پشتوانی هبتن شمیل آوه ئێمە لێرەوەکو یانەی سیروانی نوێ سوپاسی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەکەین بۆ ئەم پاڵپشتیە خۆ دەزانی کە خولەکانی کوردستان تەواوە بێ ئەو تیپانەی کە ئاسی باش بەدەزێنن بە تایبەتی پلەی یەکەم و دووەم لە هەموو ئاسەکانە پێویستە یعنی ئاوا پاڵنەرێک هەبێت بۆ ئەوەی یاریزان هەم حەزی زیاتر لە وەرزشەکە بێ هەم زیاتر گرنگی بە وەرزشەکە بە ئێمە وەکو یانەی سیروانی نوێ دەستخۆشی تەواومان هەیە بۆ بەڕێوەبەری گشتی وەرزش بە گشتی و سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان بێگومان خۆتان نەزانن ئێستاش لە خولەکانی عێراق یاریزانی کورد یعنی زۆر پەیوەندیان بە یانەکانی ئێوە کردو و خولی کوردستانیش یعنی پێویستە زیاتر بە سیستەم بکرێت بۆ ئەوەی خولەکانمان بگاتە ئاسی عێراق بەڵام وەکەوەی بڵێ خولی کوردستانی استفادەیەکی زۆر باشیە بۆ خولەکانی عێراق کە چەندەها یاریزانی زۆر لە ئاسی تر لاوان بێ پێشکەوتوان بێ گەشتون بە یانەکانی عێراق.